يعني چاکەکردن یان چاکویست بی لەگەڵ خودی خۆتە، يعني بەزەید بە خۆتا بێ، هەوڵ بدە تۆ بەو شێوە بە نفسی خۆت بەو شێوە ڕابێنە کە خوای تەعالا تۆی بۆ خەڵق کردووە، تۆ خوای تەعالا بۆ عیبادەت خەڵقتی کردووە، مەشغوڵی شتی تری مەکە. تۆ خوای تەعالا ئەم جەستەی بە تۆ داوە ئەمانەتە، ئەمانەتی خوایە لە لای تۆ، لەو شوێنە بەکاری بێنە کە خوا ئەیڵێت تۆ ئەگەر لە شوێنی ترا بەکاری بێنی تۆ مخالفەی ئەمری خوات کردووە، لە ئیحسان لات داوە. دەستت بۆ چییە؟ پەنجەکانت بۆ چییە؟ بۆ ئەو شتانەیە کە خوای تەعالا ئەمری پێ کردووە. ئەگەر بەکاری بێنی لە شوێنێکی ترا کە خوا ئەمری پێ نەکردووە تۆ لەوە لات داوە. چاوت ئەم چاوانە کە خوای تەعالا داوێتێت تۆ بۆ ئەو شتەیە کە خوا ئەمری پێ کردووە، ئەگەر بەکاری بێنی لە شتێکە کە خوا ئەمری پێ نەکردووە تۆ لە ئیحسان لات داوە. هەروەها گوێچکەکانت، بیستنت و هەموو ئەندامەکانی تری لاشت پێویستە تۆ ئەو هەدەفە کە خوا تۆی بۆ خەڵق کردووە کە خواناسیە، پێویستە تۆ خوا بناسی. تەسەوڕەکەی براینە زۆرێک لە مرۆڤایەتی خوا ناناسن. براینە با تۆزیە سەریحتر بم لەگەڵتانە، تەسەوڕەکەن زۆرێک لە مسلمانان خوا ناناسێ، زۆرێک لە مسلمانان تا ئێستا خوا ناناسن. عجیب نەیە لاتان بۆ من خوا ناناسم، ئەوە نییە هاتووم بۆ مزگەوت نوێژەکەم، واللهی هاتووی بۆ مزگەوت نوێژەکەی بەڵام خوا ناناسی. مع الأسف ئەگەر خوا بناسی غەشاش نابی و فێڵباز نابی، ئەگەر خوا بناسی درۆزن نابی، ئەگەر خوا بناسی کڵاوچی نابی، ئەگەر خوا بناسی مخالفەی وعد ناکەی، ئەگەر خوا بناسی وەفات ئەبێ بێوەفا نابی، ئەگەر پیا بڕۆ زۆر حد لە مسلمانان خەڵکێکی زۆر هەیە بەڕاستی تا ئەم دەقێ خواناس نییە. یعنی خەڵکێ بەرامبەر بە باوکی، بەرامبەر بە دایکی، بەرامبەر بە کوڕی، بەرامبەر بە کچی، بەرامبەر بە خێزانەکەی بێبەزەیە. ئەوە خواناسە براینە، ئەوە خواناسە. یعنی تۆ بەرامبەر بە خێزانەکەت، بەرامبەر بە ژنەکەت خراپی، بەرامبەر بە مێردەکەت خراپی، ئیترۆ خواناسی. آخر کام خواناسی؟ خوای تەعالا ئەفەرمێ لە قورئانی پیرۆزە إن أحسنتم أحسنتم لأنفسكم. يعني أجر يوم كسالي كسي چاكويز بن أبيه كم شتي بو خوتان چاك بن، بو نفسي خوتان، بو خودي خوتان باش خود. أم جابازنيه كي ترهي كبريتية لدايك وباوك. خوای تعالى لقرآني بيروزا أفرميه تماشاكا لسورة إسراء ولا شون تري قرآني شا، يعني لمشي وازا آيته هي آياتي بسوسي سورة إسراء وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. خوای تعالى برياري داوة كوا تو لغير أو كسي ترنا فرستي و لقل دايكو باوكتا تشاك بي. أواني كبران بر دايكو باوكيان تشاك نين براسي محسن نين، خواناسيكي راستقينا نين. پێویستە ئینسان لە بەرامبەری دایک و باوکە ئەو پەڕی چاکی بنوێنێ. تەنانەت خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ولا تقل لهما ئۆف. ئۆفێک بەرامبەر دایک و باوک مەکە. ئۆف ئۆف طبعا زانایان ئەفەرمن ئەگەر وشەیەک هەبوایە لە ئۆف بچووکتر بوایە، خوای تەعالا ئەیفەرموو لە زمانی عەرەبیا وشەیەک نییە لە ئۆف بچووکتر بێ، لە ئۆف. ئۆف یعنی لە دوو پیت پێکاتوە. هەلای خۆمان پێژن ئۆف ئۆف لە دەستان، یعنی ئەگەر وشەیە لەوەش بچووکتر بایە خوای تەعالا ئەیفەرموو دروست نییە ئەوەشیان پێ بڵێ. هەرگیز هەڵمەشاخە دەم چاویانە. چۆن ئەبێت تۆ هەڵشاخیتە دەم چاوێ؟ چۆن ئەبێت تۆ بەرامبەری بێئەدەبی بکەی؟ چۆن ئەبێت بەرامبەری هەندێک قسەی ناشرین بکەی؟ نابێت بەڕێزان، نابێت.